سلااوتان لێبێت من کۆڤانەزەتم لە بەرنامەیەکی تری ئێکس لەگەڵتان دەبم. ئەم جارە میوانێکی زۆر تایبەتم هەیە، هیچ پێشەچێک ناڵێم چونکە بابەتی زۆر لە خۆی هەڵدەگرێت بۆ ئەوی گفتوگۆ لەگەڵ بکەین. میوانە تایبەتەکەم چییە؟ بەڕێز مەلا بەختیارەکە سیاسەتمەداری ناوداری کوردستانە. بەڕێز مەلا بەختیار بەخێر بێیت. سوپاس بۆم دەرفەتە. قوربانت. کاک بەختیار، ماوەیەک بەر لە ئێستا کتێبێکت بڵاو کردەوە باست لە ئاڵای شۆڕش کرد و تاوەکو یەکگرتنیش. خۆم لە کۆڕەکەی ئامادە بووم، گوتت ئەو کات ئەوەندەی ئێمە کوردستانی بوون نە ئێستا ئەوەندەی وان عێراق چین. مەبەستت یەکێتیە یان مەبەستت شەخصە؟ بەڵێ، جارە زۆر سپاس بۆ چاوپێکەوتنەکەتان. بەخێر بێت. بەڕاستی فشارتان بۆ هێنام قوبوڵم کردە، جینا من هێشتا مانگێکی تری چاوپێکەوتنم ناکرد بە پێ پیا و شەشە بەرنامی بۆ خۆمم داناوە کاتەکانم ئاوایە. بەرحاڵ سپاس. من هیوادارەوە پارەیە بۆتان هێناوم بیدەن بۆ پەیجەی بوختانی بۆ کردوون بۆ من و بۆ ئێوەش. زۆر باشە بیدەن بەوانە و پارەیە بەس سەرچاو. بەرحاڵ پێشەوەی وڵامی پرسیارەکەت بەمەوە دەی مانگ یادی ڕزگارکردنی مەخموود بوو. سڵاو بۆ مەخموودەکانە نێرم و ڕێز بوو هەموو شەیدانەدا ئەنوێنم کە خۆم لەوێ بووم شەید بوون و من پێم وایە بەدەر لە ناکۆکی یەکێتی و پارتی پێشمەرگی کوردستان مەخموودی ڕزگار کردەوە. نەی حیزبێنین باشە، یەکێتیش و پارتیش غەدریان لەمەل کرد، چکۆم پێما بە پێشمەرگێکی باش بووم لە مەخموود ئێمە سەر وڵامەکەت دواترش دێمە سەر غەدر. بەرحاڵ ئەو کۆ بەرهەمەی ئاڵای شۆڕش دەمێک ئێمە خەریکین. باوەڕکە من حەزمە کرد، ینی زۆر ئاواتم هەیە لە ژیانە حەزەکەم بەدی بێنم پێشەوەی بمرم، بەڵام یەکێک لە ئاواتە هەرە ناخەژێنەکانم ئەوەی لە وجدان مایە ئەوە بوو کە من ئەم کۆ بەرهەمە بڵاوکەمەوە. دوای ئەوە ئەگە مەرگی گشت قەرزار بم لە ژیانی سیاسی خۆمە ئەو قەرزە بدەمەوە لەم ئاساییە، چونکە بەڕاستی 40 ساڵی ڕەباب بوختانیان بۆ کردو، 40 ساڵی ڕەباب درۆ دەڵەسەیان بۆ هەڵبەستو. ئێستاش بێتەڵەن دوتە پارچ 40 ساڵی ڕەباق 40 ساڵی ڕەباق حەقیقەتەکان چاواشە کراوە. ناڵێم هەموو قسەکانی ئەمە ڕاستە، ناڵێم هەموو بۆچوونەکانی ئەمە ڕاست بوو، من ئاڵێم بنچینەی بۆچوونەکانی ئێمە وەکو ئەو ڕۆژە لە هەولێر و هەفتەیە پێش ئەوەش لەم هۆڵی سلێمانی چاودێر ڕوونم کردەوە، ئێمە بنچینە سیاسیەکانی ئێمە بەهەڵە نەچوو. زۆر باش بەهەڵە نەچوو. بابچینە سەر سەبارەت بە عێراق و کوردستانێکەش ئەوە خاڵێکی زۆر گرنگ بوو بۆ ململانەکانی ئەمە لە هەناوی و کۆمەڵا، زۆر خاڵێکی گرنگ بوو، چکە ئەوان وایان پڕۆپاگاندا دژی ئێمە کرد، گوایە ئێمە ئەمانەوێ حزبێکی سەرانسەری عێراقی دروستکەین، وایان بڵاوە کردەوە. دێ بووین بە عێراقچی، ئەوان بوون بە 4 پارچە چی، ئیتر ئەم مناقشەیە هێنای و بردی لایەنی کەم 200 وتاری لەسەر نووسراوە، 200 وتار. ئیزگەی گەلی کوردستان 3 مانگ خەریکی ئەمە بووە، 3 مانگ بە بێژەرەکانی شا قوڕکی خۆیان و گژڕا هینە کرد و دژمان بن. ئێمە بۆ ئەو کات ئەی بۆ ئێستا ئەو کاتێش ئەوەندەی ئەوان ئەو قسەم بۆیە بڵم باوەڕ بکەن بۆی مێژوو بەڵگەنامەکانمان هەمووی بڵاو کردوێتەوە، بە دەستخەتی خۆم زیاتر لە 30 نام من بڵاو کردوێتەوە، هەر ئەو نامانەشم هەیە لە مێژووی ئاڵای شۆڕشەوە نەبێ بڵم هیچترم شاردوێتەوە. نە ئەوسا ئەو برادرانەی وایان بە ئێمەوت بەقەد ئێمە کوردستانی بوون، نە دوای ڕوخانی سەدام بەقەدەوان عێراقی بووین. من هەمیشە وتومە ئەو برادرانە چێن؟ ئەو برادرانە باڵی ڕاستڕەوی و کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان بوو کە کۆمەڵیان هەڵوەشانەوە لە نەتیجە. ئێستا ئەڵێ ئێستاش ئەوەندەی ئەوان عێراقچینی، ئێستاش ئەڵێم چێن ئەوانی ئێستاش ئەڵێم من کوردستانیەکی عێراقی و عێراقیەکی کوردستانیم. ئەی مەبەست ئەوانێت کە چێن؟ ئەوانی کە ئەو قسە ئەو ململانی لەگەڵ ئێمە کرد، چ دەسەڵاتێک ئەو ململانی لە کۆمەڵە لەگەڵ ئێمە کرد، باوەڕکە لە دوای ڕوخانی سەدام هەر بە قولەپیان ئەگەیشتینەوە نەبوو بوون بە عێراقی، هەندێکیان ئێستاش تەقاعودی عێراق وەرەگرن،
ئێمەش کەچە تەقاعودێکی کوردستان وەرەگرت. مەبەستت یەکێتیە ئێستا کە عێراق یەکێتیە بەڵێ لە یەکێتیە. عێراق چین لە یەکێتی هەیە لە دوای ڕووخانی سەدام بەداخەوە پیان خۆش بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین بە یەکێتی نیشتیمانی عێراقی. ئێستا بەفعلی یەکێتی نیشتیمانی کوردستانە یەکێتی نیشتیمانی عێراق. هەموو حزبە کوردستانەکان ئێستا بە پێی دەستوری عێراق فدرالیزم و عێراقی اتحادی باشووری کوردستان بەشێکە لە عێراق. باش ئێستا ناوی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڵام لای مەلا بەختیار یەکێتی نیشتیمانی کوردستانە یان یەکێتی نیشتیمانی عێراق. یەکێتی نیشتیمانی کوردستان داش عێراقە. داش عێراق بەبەوە ئەو زەمانەی کە داش عێراقیان لێکردبووین بە دێو یەکێتی نیشتیمانی کوردستان داش عێراقی ئێستا بە پراکتیک داش عێراقە یعنی شەتێک دراوی عێراقە بە پێی دەستوری عێراق. ئەی لە ڕووی فعلیەوە ئەتۆڵی بە پێی دەسوورەی لە ڕووی فعلیەوە لە ڕووی فعلیشەوەیە پەرلەمانتارانی یەکێتی لەگەڵ پەرلەمانتارانی حزبەکانی تری کوردستان لە پەرلەمانی عێراقن وەزیرێکی یەکێتی لەگەڵ وەزیرەکانی تری کورد لە ئەنجومەنی وەزیرانی عێراقن سەرۆکۆماری عێراق بەڕێزی ئەندامی یەکێتیە سەرۆکۆماری عێراقا. زۆر باشە چێشەمان لەوەنێت چونکە تۆڵی ئەوەندەی ئەوان عێراقچینین ئێستا وگوتت پێشنیازیان کرد بیکەن یەکێتی نیشتیمانی عێراق. بەڵێ بەفعلی ئەوە ئێستا مەلا بەختیار ئەیبینێت یەکێتی نیشتیمانی کوردستان یان یەکێتی نیشتیمانی عێراق. ناسەر ناوەکەی یەکێتی نیشتیمانی کوردستانە هەر. زۆر باش بەڵام عێراقچی وەکو وتم داش عێراقن بە عەمەلی. نزیکترین ڕوودا و ڕووداوی کەرکووکە کە ڕوویداوە لەم فترەیە پێم باش هەندێک لەسەرەوە گفتوگۆ بکەین. زۆربەی شتەکان ئەچن بۆ بەغدا لە بەغدا هەلەکرێن. پێشتر سەرۆک وەزیرانی عێراق تەنانەت لێرە ئۆکەی لەسرە درا و یەکلایی ئەکرایەوە بەڵام ئێستا زۆربەی کێشەکان ئەبرێنە بەغدا. چۆن وەسفی ئەم ڕەوشە ئەەکەی؟ خەبەرتان بۆ ئەوە کرد؟ پێش ڕووخانی سەدام کاکۆڤان کۆبوونوویەکمان هەبوو لە خزمەتی جەنابی مام جەلال بووین. 2 هەفتەی ماوە سەدام بڕوخێ. باش برادێرێک لەوانی کە ئێمەیان تاوانبارە کرد بە عێراقی دانیشت بووین. کاک سعدی پیرە لە دانیشتنەکە بوو، کاک سەلاحەدینی موتەدی لە دانیشتنەکە بوو، جەنابی مام جەلال بوو، من بووم ئەو برادەرە بوو ناوی ناهێنم. شەرحی ئەوەیە کرد عێراق چەند مهمە ئەگەر بڕوخێ سەدام ئێمە سەر بە عێراق بین. باسی شارستانێتی عێراقیە کرد، باسی ئەوەیە کرد عێراق لەسەر خەلیجە، باسی زانکۆکانی عێراقیە کرد، باسی نەوتی عێراقیە کرد، باسی اقتصادی عێراقیە کرد، باسی عمقی حەزاری و عەباسیەکان و ئەوانەی عێراق باسی هەمووی ئەمە کرد. شەرحیە کرد. من دانیشتوم ڕووی کردە منوتی کاک مەلا بەختیار توخواوانیە بە منی وت من دەمێکە مەیزانم بچۆ بۆ ڕەفیقە 4 پارچەکانت باسی کە. باش وازح بوو؟ بەڵێ کەواتە ئەو کات شار تاریخێکت لێ داون. بڵێ ڕوونم کردەوە کە من ئەم قسەی ساڵی 1970 کردومت قبولتان نەبوو. ئەمود ممکن نییە ئێمە بتوانین وەکو کوردستانی عێراق بە شۆڕشی چەکداری دەوڵەتی سەربەخۆی کوردستان دروستکەین. ئەمود ممکن نییە بە شۆڕشی چەکداری سەرکەوین بە ڕاپەڕین سەرەکەوین ئەویش ئەبێ ڕاپەڕینەکە سەرانسەری عێراقی بێ بە تەنها بە کوردستان سەر ناکەوین. ئەمە تەرحەکانمان بۆ هیچی تر نەبوو هیچ باش. بەداخەوە و کاتە ڕێک نەکەوتین لەگەڵ خۆمان. ئەو ڕێکەوتنەی کەرکووکت بەدڵە؟ چونکە با بڵێن ماوەیەک بەر لە ئێستا هەردوو حزب یەکتریان تۆمەتبارە کرد. یەکێتی پارتی تۆمەتبارە کرد کە لەگەڵ تورکمان و لایەنە عەرەبیەکان ڕێککەوتون و پارێزگاردابن. یەکێتی لەگەڵ تورکمان ڕێک نەکەوتووە. نا پارتی ئالەسەس پارتی لەگەڵ تورکمان و عەرەب ڕێککەوتووە پارێزگاردانێن. ئەو گلەیە لە پارتی باشە. بەڵام دواتر یەکێتی خۆی ڕێککەوتنێکی کردووە لەگەڵ عەرەبەکان و لەگەڵ ئەو کۆتایش ڕێککەوتون و پارێزگاریان یەکلایی کردەوە. ڕێککەوتنێکی باشە؟ من تۆزێک جوابەکەم ئەگە وەختم بیت تۆزێک فراوانتر قسەکەم. باش یەکەم وەکو استحقاقی انتخابی یەکێتی 5 کورسی هەیە نابێت یاریمان لەمە هەبێت. زۆر باش. یەکێتی 5 کورسی هەیە. پارتی 2 کورسی هەیە، جەبهەی تورکمانی 2 هەیە، باقیەکەی یەک کۆتای تیایی مەسیحیەکان باقیەکەی عەرەبە. ئەگە بە استحقاقی انتخابی و لە دۆخێکی ئارام و کەشێکی سیاسی تەبا ئەم پرۆسیە بچێ بەڕێوە
من پێم وابێ هەموو لایەنەکان بێدانی پێ بدەن کە یەکێتی زۆری نیە هێناوە ئەو استحقاقی ئەوە. بەڵام بەداخەوە نە پێش هەڵبژاردنەکە نە ئێستا کە دوو کۆبوونەوەی گرنگ کرا بۆ ساختکردنەوەی پارێزگاری کەرکووک یەکێک لە لای جەنابی کاک مەسعود کرا ئەوی تریش لە بەغدا کراوە کاک باوڵ چوە بەڕێوەی بردووە بەداخەوە کورد لە ئەساسا بەهۆی نەبوونی بەرنامەی سیاسی هاوبەش لەسەر کەرکووک لەسەر مووسڵ لەسەر خانەقین تووشی کێشمەکێشێکی زۆر بووین ئەم کێشمەکێشە لە نێو دوو حزب بەسەرەکیەکەی کوردستان لە قازانجی ئەو لایەنانە بوو کە لە کەرکووک کەمتریان لە کوردێناوە عەرەبیش و تورکمانیش و تاکە مەسیحیەکەش ڕێکەوتنەکە لە بەرژەوەندی کورد نییە نا ئێستا من ئەوش باسەکەمە ئیجازە بی ئەم ناکۆکێ وای کرد دوو حزبی سەرەکی لە کوردستانە دوو بەڕنامەی جیاوازیان هەبێ پارتی بە دوای دۆستەکانی خۆیان بگەڕێ کە بزانە نۆ کورسەکە چۆن دابینەکە یەکێتیش بە دوای ئەوە بگەڕێ بزانە نۆ کورسەکە چۆن دابینەکە و ئەخیرەن یەکێتی توانی لە شەوێکە نۆ کورسی دابینکە کە ئەمە تەوەقعەکرا لە هەولێر ئەمە دابین بکرێ ئەم نۆ کورسیە وا پێشبینیەکرا لە هەفتەی ڕابردوو ئێستا چیە پێچەوانە بوو ئێستا چیە بێ ئێستا چیە بێ ڕێگی من ئێستا بە ئەمری واقعین ئەو کۆبوونەوەی دوێنێ شەوی بەغدا محافظی کەرکووک یەکێتیە کاک نەبوارە هیوادارم ئەگەر بمێنێ سەرکەوتوو بێ هیواداری ئەگەر بمێنێ ئەگەر بمێنێ سەرکەوتوو بەڵام ئیشکالێکی زۆرە بینم لەم پرۆسەیە چکە من پێم وای نییە ئەم جۆڕێ هیوادارم ئەگەر بمێنێ زۆر قسە هەڵەگرێ بەڵێ هەڵەگرێ بۆیە ئەڵم ئەگەر خەتیش بەژێر ئەگەرەکە کێشم یەکەم ئەوە جەبەی تورکمانی ڕەوزی کرد بەداخەوە پارتی ڕەوزی کرد بەداخەوە ڕاکانجوبوری ڕەوزی کرد من لام گرنگ لە ڕاکانجوبوری ڕەوزیکەیانە چونکە 3 ساڵە حاکمی عەسکەریە لە کەرکووک 3 ساڵە حاکمی عەسکەری بەڕاستی حەقی نییە ڕەوز بکە زیاد لە حەقی خۆیشی برد ماوەیەکی زۆری برد باشە ئێستا چێتە سەودا و معاملەیەک تایە چێتە محکەمەی ئیتیحادی ئەنجومەنی وەزیرانی عێراقیش تووشی کێشمەکێش ئەبەن لەسەر ئەمە دوورنیەمە بچێتە پەرلەمانی عێراقیش تووشی کێشمەکێش ببێ ئەم مەوزوعە ینی پێمە بێ کێشە لە دوای خێ سەر هەڵەدا جا ئایا محکەمەی ئیتیحادی چی قەرارەدا ئایا تەصدیقی قەرارەکەی نۆ حزبەکە ئەکا نۆ دەنگەکە ئەکا یا نایکە ئەمەیان با ببێنێ مەلا بەکار چیاڵێت من بەش بە حاڵ خۆم نیگەرانم لە دۆ لە کوی پرۆسەکە نیگەرم کاکە بە چحرێکەوە ئێمە کورد حوت کورسیمان هەیە کۆتاش دۆستمانە ئەمە هەشت مسوەگەرین بۆچی ڕێک نەکەوتین ئەخە بۆ ڕێک نەکەوتین باش ئەو سەودا و معاملەی لەگەڵ چی کراوە بۆ نمونە لایەنەکان تر چی وەرەگرن ئەوەی من بزانم غەدرێک لە خانەقین کراوە لە خانەقین غەدرێک لە خانەقین کراوە ڕێککەوتوی لە خانەقین سەرۆکی ئەنجومەن و مەحافظ و جێگرەکەیشی هیچی نەدرێ بە کورد لە کەرکووک دەنگ بە کاندیدی یەکێتی بدرێت من بەش بە حاڵەقۆم لە دنیای سیاسەتا ناتوانم تەداخل لە قەرارەت بکەم چارەنووسی ئێستا یەکێتی بەدەست ئەم مەکتتیبی سیاسیەوەیە بەدەست سەرروکی یەکێتیەوەی ئێستا قەرارەکان ڕاستە ئەوە ڕاست نییە من هیچ مشکلەیەکم لێ خۆیان قەرارەنداوە ئۆباڵی ئەوەی کە خانەقینیان کرد بە قوربانی کەرکووک لەسەر ئەمانە دوایەوێ بۆی تعویزکەن چۆن تعویزکەن 50 مەنسەب لە بەغداد هەیە بۆچی لە هەموو شتێک خانەقین ئیمالەکەن خانەقین لە ئاخر هەڵبژاردن 27,000 کورد دەنگمان هێناوە باشە فەرمو بزانم قەزایەکم بۆ بێنە لە هەموو عێراق حزبێک 7,000 دەنگیشی هێنابێ بە ئاسانی ئەمە 27,000 دەنگمانیان بەرخا بە چه حەقێکەوە ئەمە دوای ئەمەش کەوایان کردووە هیچ لە ئەنجومەنی پارێزگای دیارە بەرخانەقین نەکەوێ بەر یەکێتی نەکەوێ دوای ئەمەش لە بەغدا لە پۆستەکانی هیچ بەرخانەقین نەکەوێ من بەش بە حاڵی خۆم بە سەراحەت ئەیڵێم ئەگەر لەو پۆستانی لە بەغدادا یەکێک لە پۆستە باشەکان بەرخانەقین نەکەوێ من بە گەرمی دێمە سەرخەت بۆ بەرگریکردن لە خانەقین و خانەقینیەکە زۆر باشە پارێتیایە وەڵاوانی من بیستومە لە عێراقا من لە عێراقا ینی نیگرانێکی زۆر هەیە کە هەموو ئەم
حزبانە هەموو حزبانە زۆر جار بە سەفەقات ئەچن بەڕێوە ئەمە بیستومە بەڵام لەسەر ئەمە ئایا لەسەر ئەمە پارەی تایە دراوە نەدراوە بەڵام هیچ معلوماتێکم نییە قەزیە نەماوە ها قەزیە نەماوە قەزیێز کزە باش پرسیارێک هەیە بۆچی 19 پۆست بە تورکمان ئەدرێ لە کاتێکدا هەر بەشداریان پێ نەکراوە لە ڕێکەوتنەکەیە بەڵامچێتە ناو پرۆسەکە بۆی لەوە تورکمان شایانی خۆیەتی دووەم نەتەوەی کەرکووکە پۆستی بدرێتێ بەڵام پرسیارەکە ئەوەیە لە نێو ڕێکەوتن نییە نیگەرانیشە بەڵام 19 پۆستی درێتێ لەو لاوە پارتی چ پێ نادرێت کاگرەبار دوێنە شەو تەسریحێکی داوتی ئێمە استحقاقاقی تورکمانمان داناوە ئەی پارتی لە پارتیم نەبیستوە لە ڕێبوارم بیست بۆ بە تورکمان بدەم بۆ بە پارتی نەدەم خۆ کووردە خۆت بینی یەکێتی و پارتی نازانی چۆنە بەداخەوە لە ساڵی 45ەوە لە ساڵی 75ەوە تا ئێستا ناکۆچین لە 76 ئێمە لە شەڕی ناوخۆین هەتا ساڵی 1986 کە بەری کوردستانی دروستە بێ دوای ئەوە لە ساڵی 94 شەڕمانە هەتا 98 کە ئەتیفاقی واشنتن نەکرا بەداخەوە دەرس لەم کارەساتانەوە ڕێگیراوە ئەو هاوپەیمانیە دژی ئەوەم پارتویەکێتی بینی سارد بێ هەندێک دەڵاڵی سیاسی قسەی ناسیاسیەکەن دەڵاڵی سیاسی بەڵێ ئەوانەی کە معلومە چۆن سیاسەتەکەم بەش بە حاڵە خۆم نەمشاردۆتەوە هەرگیز نابمەمای ئەوەی هەرگیز نابمەمای ئەوەی یەکێتی و پارتی لە ڕووی سیاسیەوە لە ناو کوردایەتی لێک بترازێت و تەنانەت نابەهۆی ئەوەی یەکێتیش لەگەڵ هیچ لایەکی تر لێک بترازێ کوردایەتی سەروی حزبایەتیە لە لای من دەڵاڵی سیاسی ئەم ڕێکەوتنانەیان کردووە نا من باسی ئەوە کەم کە بینی یەکێتی و پارتی وای داهاتوو دەڵاڵی سیاسی خراپ لیکی ئەداتەوە کە ئەڵێن با بە دەرس وەرگرین لە مێژووە با بە مامجەلال لە هەمومان شارەزاتر بوو عەقڵێکی فراوانی هەبوو ڕابەری هەمومان بوو خۆ مامجەلال بە گۆترە بەرقیەی بۆ کاک مەسعود نەکرد ساڵی 1970 چوو بۆ شەقڵاوە لەگەڵی ڕێکەوت وە دوایی اتفاقی ستراتیژیان تەوقیع کرد زۆر باشە ئەو ڕێکەوتنانەی کە کراون استراتیژین کامیان یان لە دژی پارتیەوەی کەرکووک کامیان ڕێکەوتنی لەگەڵ لە عەرەب ڕێکەوتێکی سیاسیە بۆ ئیداری کەرکووک استراتیژینین لە ڕقی پارتیە استراتیژی کاردانەوەی تایە بەرامبەر بە پارتی کاردانەوەی تایە پارتیش بیکردایە لە ئەو کۆبنەوەیە کە جەنابی کاک مەسعود بەدی هەر کاردانەوەی تیا بوو بەرامبەر بە یەکێتی زۆرش ڕێکەوتنی هەروە دەرەچوو یەکێتی جاران تازە باسی مامجەلال کەسی وەک خوا لێ خۆش بوو مامجەلال و خوا لێ خۆش بوونە شێروان مستەفا و مەلا بەختیار و عەدنان موفتی و وەرسەلام بایز و حاکم قادر حەمەدجان و کۆمەڵێک ناوی تری تیابوو ئێستا ئەم ناوانە لە نێوی یەکێتی هەن نەک ناو کەسانی وەک ئەمانە لە ڕائیری سەرکردایەتی ئەوەڵ کە ئەتوانم بڵێن وەکو عەرە بەڵێ ئابا المؤسسون ینی باوکە دامەزرێنەرەکانی یەکێتی دامەزرێنەرەکانی کۆمەڵی ڕژنەرانی کوردستان دامەزرێنەرەکانی بزوتنی سۆسیالیستی کوردستان دامەزرێنەرەکانی بەرپابوونی شۆڕژ هیچی لەم سەرکردایەتیە نییە هیچ نییە باسی هینیش نەکەن باسی تەمەنیش نەکەن هیچ باسی تەمەن نەکەن بزانە ئێستا سێ ڕەمزی معارەزە هەیە باشە من یەکێکیانم کاک بەرهەم دووەمیانە کاک لە هەورسیامیانە من عمرم 70 ساڵە بەرهەم 6 ساڵ و قسوورە لاهوریش 45 ساڵ و قسوورە ئەم سێ تەمەنە هەرسێکی لە دەروەیە بازنەی مەسئولەتی یەکێتی ئێستا کەواتە مەسەلەکە تەمەن نییە مەسەلەکە بۆچوونی جیاواز و ناکۆکی سیاسی حزبیە بۆچوونی ئێوەیان قبوڵ نییە قبوڵ نییە باش ئێمەش ئێوانمان قبوڵ نییە ئێمەش ئەم سیاسەتی ئێوان مناقشەی زۆرەکەین بەڕاستی بێدەنگە بن بێدەنگ نین بە بەردەوامی من هەڵوێستم هەیە هەڵوێستێکی ئارام مەمتەئی دوور لە مهاتەرات دوور لە بوختانکردن دوور لە جنێودان و من ئەسڵەن شەخسەنەم نییە لە سیاسەتە هیچ شەخسەنەم نییە ئەزانم چی ئازارمەدا ئەزانم لە پشتی پەردە چی ئەڵێن شەخسەکان ئەزانم بەڵام من وەڵامی کەسیان نادەمەوە پێشتر بە ئەوەیان دەگوت پارتیەکانی ناویەکێتی خۆیان چی
ئەوەی وا ئاڵێت چییە؟ ئەوەی وا ئاڵێت چییە؟ با بەسەراحەت قسە ڕاست بوو. خۆ کاگلاهور لەو کەسانە بوو وای بێ ئەمەوت ڕێسە کاگلاهور لەگەڵ پارتی علاقێکی زۆر باشیە کەواتە قسەی ئێمە دەرچوو ئەو پروپاگاندانە کە ئەساسی نەبێ بێ ئەساسە بێ ئەڕۆخێ نامێنێ هەرسیێنێ من لە سەرکردایەتی و سەرروکی ئێستای یەکێتی هەزم مام جەلال لە حیاتی پێشی کاک مەسعود ناکەوت مام جەلال خۆی شارە و شاری کوردستان گەڕا ئەیوت بە کورەی چاوی و دژمن نەک ئەم هەڵبژاردا هەڵبژارنی ئایندەش کاک مەسعود سەرروکی هەرێمی کوردستانە مام جەلال پارتی ناو یەکێتی بوو باش من کۆمەڵک مەسەلە هەیە لە بینی یەکێتی و پارتی ئەمانەتی مێژووی سەرشانمە جارێکیان وتم خەڵک بە غەڵەت لێگیدایەوە با ڕوونیکەمەوە من وتم بە نوخێنی مێژووی سیاسی ئەم سەرکردانە و مێژوویەکی تێ لای منە خەڵک بۆ ئەخلاقی برد من هیچ تەداخل لە ئەخلاقی کەس ناکەم من باسی بە نوخێنی مێژووی سیاسی ئەەکەم باسی نهێنیەکانەکەم زۆر شت هەیە ئەخلاقی سیاسی من ڕێگەم نادا باسی کەم یعنی لە جوابی ئەم قسانە 40 ساڵ بە ئێمەیان وت عێراقی خۆیان عێراقی دەرچوون ئێستا 4 ساڵیشە ئەو دوورایانە بڵاوەکەنەوە ئەیان بینمەوە چیان بەسەر دەڵێن مەلا بەختیار بۆتە پارتی یەک دقە ئەیان بینمەوە چیان بەسەر دێت ئەم دوورایان دەڵەسانە دروستەکەنەوە یەکەم وجدانی خۆیان ئازادەدەن دووەم قەبری مام جەلال و ڕوحی مام جەلال و ڕوحی کاک ئارام و ڕوحی عەلی عەسکەری ئازادەدەن سێهەم ئەو مێژووە پڕ لە شکۆیە ئەو مێژووە پڕ لە قوربانیە ئازادەدەن کە ئێمە هەمومان دروستمان کردووە ئێستاش بەمانە بڵێم من چی بەمانە بڵم کە لەو مێژووە هیچ نین هیچ نین بەشی زۆری ئەمانەیەم قسانەکەن لەو مێژووە هیچ نین ئەسڵەن کە ئێمە پێشمەرگەوینی هەندێکیان هەر لە دایک نەبوو بوون ئەمانە ئەم سەرکردانە لەگەڵەوە شایسە سەرکردن ڕێزی خۆتان بکرن ئەرکی خۆتان جێبەجێ بکەن درۆژ مەکەن درۆژ مەکەن کاکە گیان شەرمێکی گەورەیە بۆ هەڵەبەستن شەرمێکی گەورەیەکێتی من بکەومە ژێر کاریگەری پارتی بۆ مێژوویەکێتی شەرمە نەک بۆ ئەمانە کاکە من مێژوویەکەمە هەیە لە ناوێکێتی من یەکێکم لەوانەی بیانوێ ڕەمزم لە ڕمزەکانی مێژوویەکێتی ئێستا چۆن ئەم قسانە شەرم ناکەن باسیەکەن شەرم بکەن باسی کەواتە وەڵامی ئەوەیە کە دەیانگوت مەلا بەختیار بۆ تێچێتی بۆتە پارتی ئەو لە وەڵامی لێنە ئەوە ناڵێن ئەڵەن مەلا بەختیار دەژێت کاریگەری سیاسەتی پارتی ئەوە هەروازی بەنن چونکە بەڕاستی هیچ کەسێک نییە لەسەر ئەس باوەڕکە من ببم بە پارتی ئەوە وازی لێبێنە باش دەنگۆیەک هەیە کە سەرکردەکانی پێشووی یەکێتی بەرەیەکی نوێی سیاسی پێک دەهێنن ڕاستە؟ من باسم کردو کە یەکێتی ئەبێ بکەین بە فرە منبەر چۆن مەبەست ینی هەر ڕەوتێک لە ناو یەکێتی لە دەرەوە یەکێتی باوەڕی بە ئەوە بە یەکێتی گەشەی پێ بدەین بیکەین بە چەترێکی بەرەیی بۆ هەمومان چەند منبەرێک بێ وەکو جاری جاران چۆن لە شاخ یەکێتی فرە منبەر بووی سش بکەینە بە فرۆ ئەمەیان دروست کرد جەماعەتی سجن وەکو هەر کەسێوە ناکەم من ئێستا خۆم بەوە زانم چەپێکی نوێم واقعیم دیموکراسیم باوەڕم بە ئازادی مافی ژن دادپەروەری ڕۆشنگەری حکوومەتێکی علمانی مەدەنی هەیە ئەوەت قبولەکرێت ئەو فرە بەرەیە قبول بکرێت لە 150 کێشەکانی یەکێتی بۆ ئەم خواناغە چارەسەرەکەی قبول نەکرێ من ئەمەوێ لێرە پەیامەکە زۆر زۆر ڕۆشن بێ نە من دائانیشم نە ئەوانەی سیاسەتی ئێستای یەکێتیان قبول نییە دائانیشن کەسمان دەستبەرداری مێژوومان نابین کەسمان دەستبەرداری مێژووی یەکێتی نابین کەسمان دەستبەرداری بیر و باوەڕ و هەڵوێست مەبدەئە مەبادئمان هەیە یعنی من مەبدەئی خۆم بڵێم ڕۆژ ینی ئەیانەوێ ئازادی باسکردنی مەبدەکەشمان نەمێنێ ئەمە بەس کفن نایهێڵێ کە کەسیان لەبەر کردم باسی ناکەمیتر تەمەەن درێژە بیشەڵڵە کاک بەختیار هەشتی تەمووز لای تۆ چییە؟ پرۆسەیەکی ناحەزبی بوو ناحەزبی پێشێرکردنی پەیڕۆی ناوخۆی یەکێتی بگە خۆیان دایان نابوو خۆ من یەک کەلیمەی ئەو پەیڕۆی ناوخۆیم دانەناوە یەک کەلیمە هی چوارەمین کۆنگرە خۆیان دایان نابوو پێشێریان کردن هەندێک پیان وایە کودەتا بووە هەندێکی پیان وا بووە نەخێرەوە کودەتانیە و زانی وشەی کودەتا عادەتەن بواری عەسکەری ئەگرێتەوە یعنی ئەمە ئەگەر سیاسیش بە کودەتایەکی سیاسی بوو حزبی بوو زۆر باشە بەڵێ خۆت بەنیازی چیت ئێستا؟ من باسم کرد
من بەنیازم یەکێتی گەشە پێ بدەین بەرەو منبەر فرە منبەری بۆی داوە بوو هیوادارم ببێ من پێشم وایە دوور نییە ناڵێم مسوەگەرە دوور نییە ڕووداوەکان بەرەو ئەوە بمان بە هەمومان بەرە ئەوە بەریان باشە بوو نەبوو عەرەبەڵە لكل حادث حەدیث کاتە قسەی ترمانە بێت قسەی ترتانە بێت هەوڵتان بۆ داوە گرنگەوەیە هەوڵتان بۆی داوە بەڵێ پەیوەندیتان ئێستا لەگەڵ بەڕێز بافڵ تاالبانی چۆنە احترامی ئەگرم وەکو کوڕی مام جەلال من احترامی خۆی و براکەشی ئەگرم وەکو کوڕی مام جەلال بەڵەوەکو سیاسەت زۆر دوورم لێ ئەی لەگەڵ سەرۆک بارزانانی ئەی لەگەڵ سەرۆک بارزانانی پەیوەندێکی باش لە بێنمان هەیە پەیوەندێکی باشە باش بە سەراحەت قسەی خۆم لە تەلەڤیزیۆنەکەم دەمێکەنم دیوە کە بینیم بە سەراحەت قسەی خۆمم لەگەڵ کردووە لەسەر کوی ڕووداوەکان یعنی چۆن باڤڵ ببینم قسەی لەگەڵەکەم کاک مەسعودیش ئەبینم من ڕێی کوردایەتەکانی خۆم ئەڵێم ڕێی کوردایەتی ڕێی کوردایەتەکانی خۆم ئەڵێم و ئێستاش ئەیڵێم گرنگترین شت ئەوەیە یەکێتی و پارتی لە ڕووی سیاسیەوە کێشەکانیان چارەسەرکەن بۆ ئەم قۆناغە گرنگترین شتە و من بەش بە حاڵی خۆم دەرویشی ئەو ڕێگایم ئەی ئەگەر نەیان کرد نەیان کرد خراپتر بەڕێوەیە وەکو چی وەکو ئێستا چی ڕوویداوە لە نەکردنی ئیتیفاق لە بینی یەکێتی و پارتی ئەنجامەکەی چی بووە بێگومان لەمەوەدا ئەنجامەکەی خراپتریشی بێت خراپتریش باش با بچینە سەر هەڵبژاردن هەڵبژاردن باش هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان پێشبینی تۆ بۆ هەڵبژاردن چۆنە بێت جارێکی تر وتم هەرو قسەی دووبارەکەمەوە ینی شتێک نهاتوێت بێژۆ ڕئیم بگۆڕم من پێم وابێ هەموو حیزبە سیاسیەکان ڕێژەیەکدا ئابێزن تر حیزبێکەیە زۆر حیزبێکی کەم هەموو حیزبەکەم کوردستانە یعنی ئەوانەی کە مەوجودن احتیمالی زۆرە لە ناو ئیسلامیەکاندا حیزبێک کورسیەک دوان سیان زیاتر بێنێ نەوەی نوێ دانابەزێ ڕەنگە دوان سیان کورسی زیاتریش بێنێ بەریگەل ئەهێنێ بەریگەل ئەهێنێ دەنگی چێە بە دەنگی چێە تر دەنگی چێتیە خوا بەریگەل بەریگەل لە دەنگی چێتیە خۆ پێ چەند کورسی هێنێت وڵی ناتوانم فاڵ بگرم چکۆمە هێزێکی نوێیە بە پێشبینی و ئەم پێشوو بینی ئەم پێەکەیت ناتوانم پێشوو بینیە بکەم باش ئەی پارتی چەند نەهێنێت ئاخر ڕاپرسیەکان کە کراوە ڕاپرسیەک گۆڕان کردوێتی دقیقا بە چی ئازانم دقیقا چونکە خۆیان زۆر زەعیفن لە ڕاپرسێکە وەکو خۆی بڵایان کردێتەوە وەکو خۆی بێ ڕتوش بڵایان کردێتەوە پارتی یەکەمە یەکێتی دووەمە بەڵام پارتی دوو بەرامبەر و زیاتر لە یەکێتی هەنێ لەو ڕاپرسیان دوو بەرامبەر سبەی بڵاو بۆ تۆ بە خەڵک بچە سێریکە بەڵێ دوو بەرامبەر زیاتر لە یەکێتی هەنێ ڕاپرسی تریش کراوە بەداخێکی زۆرەوە حزبی سێم چێ بەڕای تۆ حزبی سێم چێ بێت حزبی سێم بەڵێ لە کوردستان جەبهەیەکە بێ کە لە دوای هەڵبژاردن ڕەنگە دروست ببێ لە بینی لیستەکانی تازە کاکە 82 لیست هەیە لە کوردستانە 82 لیست ئەمە تەبیعیە ناتەبیعیە ناتەبیعی لە چیایە یەکەم لیستەکان زۆرە دووەم سێ لیست زەحمەت کێشان شوعی سۆشیالیست جەبهەیەکیان هەیە بەڵام باقیەکەی هیچ ئامادە هیچیان ئامادە نین لەگەڵەوەی تر جەبهە بکەن لەگەڵ یەکێتی ڕێک ناکەون لەگەڵ پارتی ڕێک ناکەون لەگەڵ ئیسلامی ڕێک ناکەون لەگەڵ نەوەی نوێ ڕێک ناکەون نەوەی نوێ لەگەڵ ئەوان ڕێک ناکەوێت گۆڕان لەگەڵ هیچ لایەن ڕێک ناکەوێت دەی باشە من لە ئێوە پرسم ئەم دیمەنە سوریالیە سوریالیزم یعنی چی یعنی سەروی واقعی کوردستان تا ئێستا 82 کورسی بەخۆیەوە نەدیوە ئێستا 82 لیست بەخۆیە بینێ باشە ئەم دیمەنە سوریالیە چۆن ئەبرێتە ناو پەرلەمان چی لێت بەسەر دە بەبێ جەبهە بەبێ ئیتیفاق پەرلەمانی داهاتوو چۆنە بەبێ ئەوەی ئەم لیستانە بەشی زۆری ئەزموری سیاسیان هەبێ ئەزموری حزبیان زۆر بێ باشە ئەزموری زۆر من ئێستا ئەزموری سیاسیانە بێ پشتیان بەچی بەست بەبێ ئەم تەجروبەی هەما بەپێ ئەو هەموو ساڵی خەباتم کردووە حەزەکەم بمرم بەڵام جارێکی تر شەڕی ناوخۆ نەبینم باشە بەڵام هەیە وانە بیر ناکاتەوە تەجروبەی نیە نازانی شەڕی ناوخۆ یعنی چی کاکە شەڕی ناوخۆ خەتەرە کاکە خەتەرە هەیە دەهۆڵی بۆ کوتێ خەتەر هەیە دەهۆڵی بۆ کوتێ
من هیچ ناوێرن دەوڵی بۆ بکتن بەڵام ئەم فرە لستیە و نەبوونی بەرنامەی هاوبەش و مزاهداتی سیاسی بەشێکی لە ژینگەی سیاسی ئێستا دنەی شەڕی ناوخۆدا دنەی شەڕی ناوخۆدا بەچێکی باش ئەی بەڕێز مەلا بەختیار بۆ هەڵبژاردن چیەکات بەنیازی چییە گیری چیەکەی ئازادی ئابوو چکە من لە سەرکردایەتی کێتی و مەکتبی سیاسی نەماوم بڕیار ئەوان داویانە خۆیان تەحولی مەسئولیەتی خۆیانەکە منیش تەحولی مەسئولیەتی خۆمەکەم ئازادم بەعلەنیش نایە لەبەرەی کوردستانم لەبەر ناڵم لەبەرەی گەلم بووی خەڵکو نەزانێ لەبەرەی گەلی ئەوەی کە هەیە من ئەڵم لەبەرەی کوردستانم لەبەرەی کوردستانم زۆرم لا گرنگە لەم لیستانە بە تواناترین کاندید بچێتە پەرلەمانی کوردستان اینجا دوای ئەوەش دەترسم دوای ئەوەش دەترسم چونکە ئەم جارەیان ئەم هەموو لیستە ئەگەر یەکێک بڕوا لە لیستێک دوام بڕۆ لە لیستێک گریمان 15 بۆ 20 لیستی تازە چێتە پەرلەمان جەبهە نییە ڕێکەوتن نییە بۆ چوونی هاوبەش نییە دێ ئەمە هەچێتە پەرلەمانە هەمووی بەستی دیفاع لە خۆیەکە کاتە پەرلەمان داهاتوو چۆنە بێ پڕ لە کێشە پڕ لە کێشە کەواتە بێتە بەڵای بەسەر هەرێمی کوردستان سیاسەتمەدارم ئەوێت تەحمولی کە سیاسەتمەدارت ئەوێت تەحمولی بکە باش بابینە سەر بابەتێک کە پەیوەندی بە تەندروستی بەڕێستانەوە بوو ئەوەی ژار خواردنەکە بڵێ چێ بوو داوا لیژنەت کرد چی بەسەر هات باوەڕ ناکەم زەڕەیە کەسێک وجدانی هەبێ بێ گومان هەبێ لەوەی کە من ژار خواردن کراوە ئەمە یەک نەتیجەی فەحسی خستەخانەی لیڤانس نردوومە بۆ هەموو قۆنسڵەکانی کوردستانی عێراق ئەوەی لە کوردستانی عێراق بە قۆنسڵیەتی ئەڵمانیشەوە سەفیری عێراق ئەو کاتە دوو جار هاتووەتە لام خۆی مستشفەکەی بۆ حجز کردوم من حجزم نەکردووە هەندەش مەزانی مستشفەیەکی وا لە ئەڵمانیا هەیە خۆی مستشفەکەی خۆی ڕێک ینی نوێنەری خۆی ڕێککەوتووە کە من بە چەند عیلاج بکرێم و چەند ڕۆژ لە خەستەخانە بم و یەکەمین کەس خۆی راپۆرتی وەرگرتووە لەسەر نەخۆشیەکەم عیلاجەکەم و بەرزی کردوێتە بۆ وەزارەتی دەرخارجی ئەمە یەکلا بۆ کە خوارد ئێستا من ئەزانی چیە خۆت من بە گومان نەزانیم چێە بەڵام بە یەقین نایزانم جارێ بە یەقین نایزانی ئەتوێ ناوی بڵێ یان ناتەوێت ناتەوێت من ئەی لیژنە پێکێنرا بۆی کرا ئێستا ئەوداڵی معلوماتی زیاترم من حەزەکەم بزانێ معلوماتم دەستکەوی بێدەنگ نابم لەسەر شخصەکە لەسەر ئەوەی بڕیارەکەی داوە معلوماتم دەستکەوێ نزیکترین کەس بێ لە مێژوومە بێدەنگ نابم بەرامبەری دوورترینی کەسیش بێ هەر بێدەنگ نابم چەند دەسەڵاتیە بێ بێدەنگ نابم بەرامبەری چەند دەسەڵاتیە بێ من مەرجە قەرزارم لەخوا نەبێت هیچ کەسێک ناترسم زۆر باش دەگەڕێمەوە سەر ئەو کۆڕەی کە دوایین کتێبت بڵاو کردەوە گوتت خیانەتکار لە شۆڕژێر لە پێشترە شتەشێرم لە پێشترە من مێژووی کوردم باش دراسە کردووە یعنی یەکێکم لەو کەسانەی بە قوڵی مێژووی کوردم دراسە کردووە لە هەموو قۆناغەکانە لە دوو قۆناغە نەبێ لە دوو خانە بێ دائما خاین لە تێکۆشەر زیاتر بووە دۆخی یەکەم سەردەمی عوبێدەڵای نایریە کە شۆڕشەکەی کرد دۆخی دووەم 74 بۆ 75 پێشتر ناڵێم زۆر باش بەڵام باقیەکەی هەرچی بزوتنەوەی کورد هەیە بە شۆڕشی نوێی ئێمەشەوە خاین لە تێکۆشەر زیاتر بووە لە سەردەمی میری بەدرخان ئێستا زۆر زیاتر لەو کات یان ئێستا دەسەڵاتمان هەیە گۆڤان هەرێم هەیە ئاسایش هەیە پۆلیس و پێشبەرگە هەیە ئێستا دەرناکەوێ کەی دەرەکەوێ گەبارمان کەوتە لێژی حکوومەت دەرگای خیانەت و جاشایەتی کردەوە و کاتە دەرەکەوێ تێکۆشەر زۆرەیە خاین زۆرە ئەمە دەفەگەت بۆ بدڕم زۆر باش باسی غەدرت کردووە ئاڵای شۆڕش
غەدر بەڵێ یەکگرتن بەڵێ پێم خۆشە باسی و غەدرە بکەی ئێستا غەدر ئەوەی ئەو کات باسێکی کە ئێوەیان سوجن کرد و غەدرتان لێکرا و ئەو کات ڕوونە و باست کردووە ئەی بۆ ئێستا وڵام یەکێتی نیشتیمانی کوردستان دەمێکە ینی لە ساڵی 1990ەوە مەلەفەی داخستووە معنای چی؟ معناواتە ئەمە مەلەفێکە پڕ لە غەدر من جەنابی مام جەلال شەوێ پێشەوەی ئازاد بم هات بۆ لامەدەی غەدرێکی گەورەمان لێ کردویت بەڵام ڕەتفعلە چییە بێ بەرامبەرمان وتم هیچ ڕەتفعلێکم ناوێ بەرامبەرتان وتی چۆن نابێ وتم نابێ وتم بێ کارێک بکەم خەڵک پێتان بڵێ خۆمەلا بەختیاریان نەناسی بۆ ئەم تاوانیان بەرامبەر ئەنجامدا وتی قسەم نەما جەمام جەلال هەندێک مەقتەعی مێژوویەیە یعنی بەڕاستی بە وجدان بوو بە وجدان حکمیەدا زۆر باشە ئێوە خەباتتان کرد بۆ ئەوەی کەسێکی وە کوڕیان کلدانی بڵێت من ئێستا توانم بڵێم خۆم بە هاوسەرۆکیەکێت ێزانم ئەوە هینە قسەیەکی بڵێن لەوە هەڵاقوڵێ ڕوانکردانی زۆر ڕەفیقی کاک بافڵە ینی مەجازیە حەقیقی نییە لەوە زۆر حسابی لەسەر ناکرد بەڵام لەوانەیە قسێ ئەو ئێستا لی تۆ زیاتر بڕوە لای یەکێتی وڵا باوەڕکە باوەڕ ناکەم باوەڕکە باوەڕ ناکەمە یعنی باوەڕکەم بایەوە کردو لە مێژوویەکێتیوە پەیوەندیکی وا فراوانم لەگەڵ ئەم مێژووە تێکۆشەرەکانی شەهیدەکانی حتا لە وجدانی ئەمانی کە ئێستا سەرکردایەتی پەیوەندیکی وامەیە هەر کاتی ئیشم پێیانێ باوەڕ ناکەم ڕەدیکەنەوە باوەڕش ناکەم بە قسەی من نەکەن بە قسەی ڕایان کلدانی بکەن نا واشنا بەڵام ئەشڵێ هاوسەرۆک واشنا ئەشڵێ نۆمارێ ئەوە شەڵێ بەڵام شتێک تۆ باسی غەدرت کرد بە ئێستاشەوە بەڵام هەر خۆشت گوتت داوایان لە من کردم وەکو بەرپرسی دەستەی کارژێڕیەکی نیشتیمانی کوردستان بمێنمەوە ئەگەرێنە ڕاستە ئەگەر غەدریان لێکردبی هێو پۆستیان هەر بە بەڕێستانداوە بۆ ڕازی نەبوون نا من دوای ئەوەی کە تێگەیشتم کێشەکانی ناوێکێتی قوڵ بوونەتەوە متمانە لە بێنمان نەماوە لەلایەکەوە ناوەندی بڕیار دروست بوو لەلایەکەوە ماڵی مام جەلال و ئەو کاتە لاهور و ئەو کاتە شاناز و ئەمانە یەکیان گرت بوو دژی برادرانی ناوەندی بڕیار بوون دژی من بوون کارگەڕی مەکتەبی سیاسی هەڵوەشێنرایەوە کێشەکان زۆر بوو 36 کەس بە سیناریۆ نامەیەکیان تەوقیع کرد کە کارگەڕ و مەکتەبی سیاسی هەڵوەشێتەوە لەولاوە کاکوسەت هێزی هەبوو کاک محموود سەنگاوی هێزی هەبوو شێخ جعفەری هێزی هەبوو کەرکووچەکانی هێزیان هەبوو ماڵی مام جەلال هێزی هەبوو ماڵی شێخ جەنگی هێزیان هەبوو دژە تیرۆر هەبوو من لەناو ئەمانە بەڕاستی تێگەیشتم کە یەکێتی ئیسلاح ناکرێ بە من ناکرێ بەچی ترەکرێ پیرۆسی پێ کە تێگەیشتم یاریەکان هەر یاریە پرەنسیب و دە و دەلاوازە بێ لە ناویکێتی یعنی لە کونفەیەکوونێکە دوو کەس ڕێکە کەوتۆ یان کرد بە قەراری یەکێتی لەبەرەوە من آخر ئەو کۆبوونەی سەرکردایەتی کە پێم وتن خوا حافیز تا ئێستا نەچوومەتەوە کۆبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستاش ئامادەن بەرپرسی دەستەی کارژێڕی بدەن بە ڕزمەلا بەختیار نەخێر ئامادەنی کارگەر نەماوە بۆ شتێکی لاوەچی بزانن کاکە با بەسەرحەد پێ بڵم سێ پۆست من ئیشم تیا کردووە لە مێژوو خۆڵەوە و حکومدان لەسەر ئەو سێ پۆستە بۆ وجدانەیەڵەوە یەکەم پۆستم مەسعودی مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان بوو 16 ساڵ با خەڵک ئەو کاتەی من و دوای من بخاتە بیری خۆی دووەم من سەرۆکی لیژنەی ئۆلیمپیک کوردستان ڕاستە با خەڵک ئەو کاتەی 11 ساڵ من و سەرۆکی لیژنەی ئۆلیمپیک کوردستان بووم دوای من بخاتە بیری خۆی 8 ساڵیش مەسعودی کارگەر یەکێتی بوو چالاکی و کاریگەری ئەو کاتی کارگەر و دوای ئەو کاتی من بخاتە بەرچاوی با وجدان هەبێ و بیخەنە کار بەڵام پێشتر دەیانگوت یەکێتی چەند باڵێکە باشە بەڵام ئێستا یەکێتی یەک کەسە بڕیارەدا لە نێوی ئەڵەن لەو کات زۆر باشترە وەڵام بە تەفسیر هەڵەگرەیە کاکە کۆپان بزانە من لە هەولێرش لێرە لەم هۆڵە لیان پرسیم لێکە لێرە کادرێکی یەکێتی هاتبوو کارگەڕی ماڵباندی سلێمانی لی پرسیم وتی ئەو کاتە باڵباڵ هەبوو تەکەتول هەبوو یەک بڕیارە من شتم کاکە بە درێژایی مێژوو
مناقشة لسر وهي ديمقراسي ببي مركزية ببي ديمقراسي كاميان باشا وتم لنتيجة إجماع العالم هي لجياني حزبياتي كهردك بيك وباشا بيك هالناكن أمدو برنسيبة أمدو هنا ناكل يعني فرديات لسر حساب ديمقراسي بيه ديمقراسيتيش هیچ مرکزیتی کیتیانه کامیان باشتر بوو بەیەکەوە باش باوەڕم بەوەیە هاوسەنگی لە بینی هەردووکی ڕێک ئەو یەکێتی بەیەکەوە بە پێی پەیڕەوی ناوخۆ نەک بە پێی ئارەزوی من و تۆ بە پێی پەیڕەوی ناوخۆ کە کۆنگرە پەسەندی بکە یەکێتی هەروامێنێتەوە ناتوانم بڵێم وامێنێتەوە ناتوانم بڵێم دڵنیام گۆڕانکاری بەڕێوەیە لە زۆر ئاست و ئاراستەیە دڵنیایی بڵێ ئەو دڵنیایەت لە چیەوە سەرچاوی گرتووە سیاست معادلاتە وەکو ماتماتیکە بێ لێکی بدەیتەوە خۆ من خەو نابینم کاکە خۆ ڕشتی مرواریم نەخوێنێتەوە بۆ یەکێتی شتواری کوردستان معادلەکە لە بەرچاومە وەکو ماتماتیک لە بەرچاومە لە بەرچاومە یەک زایدەن یەک ئەکا دوو نەتیجەکەی دووە لە لای من کێشەکان ئاخێنمەوە کەواتە باشترە بێ یان خراپتر یەکێتی بکەین بە فرە منبەر و پەیڕەوی ناوخۆی یەکێتی بگۆڕین بۆ جەبهە هەموو ئەوانەی ئێستا لە ناوێکی ئەوانەی لە دەروێکێتین کۆ بکەینەوە جارێکی تر 6 مانگێک خەریک بین کێشەکانمان چارەسەرکەین ڕوحێتمان ببژێنینەوە متمانە لە بین خۆمان بینینەوە متمانەی خەڵک بینینەوە هەموو ئەو خەڵکەی نانی بڕاوە نانی بدەینەوە کادر پەراوێز خراوە ناوەندەکانی ڕێخستن پەراوێز خراون ئۆرگانەکان پەراوێز خراون ئەمانە تەفعیل بکەینەوە پێم وابێ یەکێتی دێتۆ تایم ئەگەر وان نەکەین وەکو لە دوای چوارەمین کۆنگرە و پێنجەمین کۆنگرە یەکێتی بەڕێوە چووە دۆخی خراپترە بێ باشتر نابێت باش بابێنە سەر دۆخی شاری سلێمانی لە هەوشێرزەنجی زۆر باسی دۆخی شاری سلێمانێکە ناجێگیرە و نابێت قبول بکرێ و برزمە لە بەختیار چیاڵێت وڵا پێم خۆش ئەم پرسیارە چکوی کاگلاوەێک دوست تەسلیحی داوە لە ماوەیە مقابلەی خۆی بکەن باشە ڕەنگە لە ڕووی زانیاری و ئاسایشوانە معلوماتی لە من زیاتر بێ من هەر کۆنیش و ئێستش تااقەتیمەوەینم بچمە ناو ئەو وردەکاریانەوە لە خۆی بپرسن باشە بەڵام دیاردەی پشتن بەریندارکردن تەعەداکردن ئەمە مطلقاً قبول نییە مطلقاً قبول نییە زۆر باش نکتەیەک بڵاو کرایەوە لە بازیان زۆر جوان بوو ڕۆر باڵێ کابراایەک چوە لە مەخفەر شکات بکە مەخفەری بازیان باڵێ باشە جیانە کاکە بڕۆ ماوەیەکی دەروەرەوە چووکە مدیری پۆلیسەکەمان خۆشی فڕێنراوە ئەو جملەیە بەس بوو سیرکە هەنی گەیشتێتە چ نکتێک برایگیان ئەمە تێبگەین تکایە پارتی وێکێتی گۆڕان حزبەکان هەموو تێبگەن ئێمە ئەم تەجربەمان خستوتە دەدەمی ڕۆمان نووسەکان وەڵامێک بوو بۆ پرسیارەکە شاعیرەکان هونەرمەندەکان مەسرحەیەک لە سلێمانی عەرز ناکرێت ڕخنە دەبێت لەسەر ئەم تەجربەیە ڕۆمانێک نانووسێ مەسوولەکان هەمووی نەشۆرن شعرێک نانووسێ مەسوولەکان دانەشۆرن کاکە لە زمانی قەیسەری کە شعر و شانۆگەری و ڕۆمان دژی حکوومەت وەستان حکوومەتی قەیسەری ڕووخە ئێستا یەک ڕۆمان نییە وەسفی ئەم حکوومەتە بکە وەسفی ئەم حزبانە بکە وەسفی ئەم سەرکردانە بکە یەک شعر نییە دانی خێر بەمانە بنیە زۆر باش یەک شانۆگەری نەڕۆشت و من جاجارە ڕۆم سەیرە بەلامەوەم خەڵکە ئەم ئەحساسە لەکوێ دروستەکەن ئەوە بەرجەستەی واقعی کوردستانەکەنەوە هی حزبەکانەکەن هی گەندەڵەکان هەر گەندەڵی نییە بووە بە خاڵی ڕسوایی لە مێژووی ئێمە بەڵام بەڕێستان تا 2019 شەر لە نێو حزبدابوون و بەرپرسیاریتان هەبووە شانازیەکەم بە بەرپرسیارێتەکەم شانەزیش بێوکەم بەوەی ئەڵموتم ئەو کاتە وتم لە نەوت و تا جەوتە دزنیەوە ئەو کاتە وتم فەردە دۆلاری ژێرزەمینەکەتان دەرکەن ئەو کاتە بە مامجلالم وت ئەو کاتە و پێش ئەو کاتە بۆ مامجلالم نووسی لەسەر وتاری چاودێر مامجلال یەکێتی وەزئی خراپە فریایکەوە من نامەوێت تۆ وەکو جەمال عەبدناسر و کاسترۆ و چی ئەڵسڕۆنگ بچیتە تاریخەوە ئەمە وەکوم بنیادنەری دیموکراسی ڕاستەقینە لە ڕۆژهەڵاتی ناڕ بچیتە تاریخەوە یعنی ئەوە نەبێ ئەو کاتێ بێدەنگ بووم ئاخر خەڵک غەدر ئەکا لە قسە ناخوێنیتەوە حکوومەتی دەبخوێنەرەوە ئەنجا حکم بدە
کاتە نیان خوێندوتەوە حکمیان لەسەر تۆ خێرەگە بخوێنێت چێ لەو قسەی من قورسری کردوتمە فەردە دۆلاری ژێرزەمینەکانتان دەرکەن تەقاعودی خەڵک بدەن چێ لەو قسەی زیاتری کردووە مەسئولەکان لە نەوتەوە تا جەوت دەدزن لە نەوتەوە تا جەوت باش بابەتیشتر چکە کاتم کەماوە پێم خۆشە پێشببینی بەڕێستان وەربگرم لەسەر دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست خۆزگە زووتر باتیدایە مۆزوع کاتی باشتر پێ بدایە پێنج خۆلەکێکم باوە باش ئەوەندە کاتی پێدەم پێشببینی تۆ بۆ دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چییە؟ و ئایا پرۆشی ئەم ئاگرە بەر هەرێمی کوردستانەکەوێت یان نا؟ من تایبەت نێوان ئێران ڕۆژهەڵاتی ناوەڕاست لوبنان و یەمەن ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەی نابێنم قسەیەکی حەسەنێن هەیکەل هەیە 1955 کتێبی کیلوسیەوە بە ناوی ئیران فەوقە بورکان 55 بەڵێ نامیلکەیەکی 120 لاپەڕیە من خوێنومەتەوە بەڵێ و قسەگەیشی ڕاست دەرچوو تەقیەوە و خەڵکی ئێران هەموو گەلانی ئێران ڕاپەڕین و نەتیجەکەی ئەوە بوو کۆماری ئیسلامی ئێران هاتۆ سەر حکوم من ئێستا ئەڵێم ڕۆژهەڵاتی ناوەڕاست فەوقە بورکان لە لێواری کەواتە تەقێتەوە لە لێواری دۆخێکی ترسناکەین لە لێواری دۆخێکی 5 وڵات کاندیدە بکەوێتە شەڕەوە ئیسرائیل لوبنان سووریا یەمەن عێراق ئێرانیش پێشەنگی ئەم دەوڵەتانەیە و ئیسرائیل حساب بۆ دەوڵەتێک وەکا بۆ ئێرانیەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەس بۆ ئەمانە ناکات ئەڵام لەو دەوڵاتانە حساب بکە بۆ ئێرانیەکە ئێران خاوەن تەکنۆلۆژیای حربە ئێران خاوەن جێشێکی عقایدیە ئێران خاوەن استراتیژ و ئایدۆلۆژیەت و مەزهب و عەقیدەی خۆیەتی و ئێران لە ڕووی ژیۆپۆلیتیکەوە یعنی لە ڕووی جوغرافیای سیاسیەوە یەکێک لە بەقووترین وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەڕوانێ بەسەر خەلیجە لەو لاوە بەسەر بەحری خەزەرە لەگەڵ ئیتحادی سۆڤیەتی حدودی هەیە لەگەڵ پاکستان هەیەتی لەگەڵ ئەفغانستان هەیەتی لەگەڵ تورکیا هەیەتی وایە ئازەربایجانە لەگەڵ ئازەربایجان هەیەتی لەگەڵ هەموومانە علاقە کە ئێران وڵاتێکی مهمە من پێم وایە ینی ئەو دۆخی ئەوەی کە گرنگە خۆمانین تۆ لەوانەیەکەمەوە من پێم وایە ئەو دۆخی لە ڕۆژهەڵاتە بوو لە ساڵانە ڕابردوو لەبەروی چارەسەر نەکراوە ئەنجامەکەی ئەمەیە کە بینیمان ئێستش کێشەکان چارەسەر نەکرێ ئەنجامێکی خراپتر دەدە پێشەوە کاکە جەنگ درێژە پێدانی سیاسەتە بە توندوتویژی ئەمە تەفسیرێکە کلاوسکلیڤیتس کردوێتی 200 ساڵەمە بەرەم قسەی کردووە منەزەرێکی ئەڵمانیە بۆ فەکری کێڕمان کاریگەری لەسەر ئێمە چییە بێ ئێمە لە عێراقین کاریگەریمان لە وڵاتانی داخلی جەنگە بێ ئێمە لە عێراقین کاریگەری لەسەرمانە بێ کورد و ڕۆژئاوا لە سووریەیە کاریگەری لەسەرمانە بێ تورکیا سەکەوتوتە سەنگەر بەرامبەر بە ئیسرائیل کاریگەری لەسەر باکوورێ بێ ئێران شەڕەکە کاریگەری لەسەر ڕۆژهەڵاتی کوردستانە بێ من تەسەورم وایە هیچ لایەک لە ناو نابن لە دوانەتیجە ئیتفاقەکەن و ڕۆژێک دێت ئێران وا بیرەکاتەوە کە ئەرکی دینی ئیسلامی فەڵەستینی خۆی جێبەجێ کردووە ئەگەر عەرەب نەتوانن ئەم زروفە بقۆزنەوە ئێران ناتوانێت وڵاتێک خۆی بە وێرانکردن بدا لەبەر غەزا تا ئێستا ئێران واجبی خۆی جێبەجێ کردووە وەکو ئیسلامیەک وەکو قەزی فەڵەستین دەستی لێ هەڵەگرێت و بەرەو چارەسەر ئەڕۆ لە ئەنجابە بەڕێی من بەدڵی ئەوان نابێ بەڵام بەدڵی ئەوان نابێ هەمووی بەدڵی ئێران نابێ هەمووی بەدڵی ئیسرائیلیش نابێ خوێندنەوەم وایە و ئەمریکا پێی خۆشە ئێرانیش نەرم بێ ئێران و سعودیش سڵحکەن سعودی و ئیسرائیلیش سڵحکەن ئەمە لە مەسلحەتی ئەمریکایە زۆر باشە سپاس بۆ بەڕێز مەلا بەختیار من سپاس بۆ سیاسەتمەداری ناوداری کوردستان کە لەگەڵمان بووی زۆر سپاس سێشتان هەیە سپاس دەکەم سپاس بۆ ئێوەش کە بینێرمان بوون تا بەرنامەیەکی تر هەر لە خۆشی دابن.